ئێوە بەخوا قەسەم ئەوەندە مەزلومن ئەوەندە مەزلوم بە مجلدات 30-40 مجلد لەسەر مەزلومیەتی ئێوە بنووسرێ لە باشووری کوردستان کەمە. ئەوان بیرمەندەکانیان کڕیوە، خەڵکی زۆریان کڕیوە، ئەجنا ئەو بیرمەندانە وەکو ئومەتانی تر لەسەر مەزلومیەتی ئەو شەعبە بیان نووسایە. ئاخرتخوا معقولە تۆ دکتۆرێک سەقافەتێکی وەرگرتووە لە دەرەوەشی بینی و ئەوروپاشی بینی و دکتۆرە عیادەیەکی هەیە شرینقە لە یەکێک گەدا لێرە وەسفەی بۆ نووسێ یەکی کە لێرە لە دوای ئەوە وەستاویی کە لەبەر دەرگا وەستاوە. باش چۆن ئەم نەخۆشە باسی سەرەتانی مەمکی خۆیەکە بۆ پیاوێکی غەریبە لەوێ دانیشتووە یەکی کە لەبەر دەرگایە ئەوانی کە شەڕەپاڵیانە کابرای فەڕاشیش بە جگەرێکەوە وەستاوە نۆرەیان بۆ بڕێ ڕەشوەش وەرەگرێ بۆی تۆ بکاتم پێش ئەوی ترەوە. کورە چ مەزلومیەتێکە ئێوەیتیان برا بەخوا قەسەم لە ڕیزی حەشەراتە نەماون ئێوە لە باشوور بەخوا قەسەم چۆن حەشەرات پانیانەکەنەوە بەبێ قیمەتی بەخوا قەسەم ئێوە واتان لێ هاتۆ بە دەست پارتی وێچێتی براگەر چاوەڕێ وەزع بگۆڕێ بەخوا بە غەیری ئیسلام ناگۆڕ بەخوا قەسەم بە غەیری ئیسلام کەرامەتی خۆن نادۆزیتەوە. ئەنجا ئەو ڕوحیەی کە بۆ دروست دەبێت ڕوحیەی معارەزەکردن و بەرهەڵستیکردن بە ئیسلامێکی ڕەسەن و ئەسیل بۆ خوا سوڵحانێک نەبێ بەخوا قەسەمەی دۆڕێنی. بۆیە زۆر زەروریە هەست بە ئینسانێتی خۆتان بکەن کە زەوت کراوە. ئەنجا ئینسانێتی خۆتان لە ئازادی، ئینسانێتی خۆتان لە فکر، ئینسانەتان لە سیاست، لە بەرنامەی سیاسی، لە قیەمی کۆمەڵایەتی، لە ژنهێنانتان، لە شایی، لە شین، لە گەورەبوونتان، لە مناڵ، لە ئاسوودەییتان، برا لە کۆڵانێک لە کورسێک دانرابێت لەسەر لە حەدیقەیەک. برا لە وڵاتانە وەکو چاڤیلان دانراوە بە خۆڕایی بۆ مناڵان کەس ساحەبی نییە بەخوا بەردەمی ماڵی ئێمە یاری لێ و لەوانە خۆشتر و لە هەندێک یاری چاڤیلان خۆشترە بەس کەس ساحەبی نییە. هەموو مناڵ دێ و خەڵک دێ و ئەنوا هەوشکاڵ دیاری لێکن تانی وەشەو کەسیش ساحەبی نییە خۆڕاییە نەکەوەی کە ئێوەڵا مژدەتان بدەنێ بۆتان ئەرزان بۆ بڕۆن. یەخۆ ئەوەش کە بۆتان تەوفیر و هەر پارتی یەکێتی تاغوتانی ئەوان تەوفیریان نەکردو. کاکە ئێوە بەخوا قەسەم لە هەمویان مەزلومن. ئەنجا تۆ چەند مەزلومی وەختێک کە دەی لێرە هەوا هەڵەمژی لە نەرویج لە سوید لە شوێنێک ئەڵڵا لەم هەوا پاکە دووکەڵێکی تیانی دێیتە ئەم شارە پایتەختە ئۆسلۆ پایتەختی ئەم نەرویجەیە دووکەڵی سیارە هەر نابینی هەستی پێ ناکێت تەوان من لە سێنترۆمەکە ژەژیم لە مەرکەزی شارەژیم هەر 2 کیلۆمەتر بچیتە دەرەوەی شارەکە هەست بە ئەمان اینجا هەوای پاک ئاوی پاک ئاوی گەرمت لە چلەی زستان لێ نابڕێ یەک ڕۆژیش نابڕێ ئەگەر ببڕێ خەبەر دەدەنێ و هەڵیواسن لای مەسعەدەکە و کاکەوە ئەگەدار بن لە سەعا 8 بۆ سەعا 9 ئاو گەرمتان نابێت کە ئەگەدار بن ئێبرا ئەمە لەکوێ ئەنجا کارەبا و گڵۆپەیە کڕی 10 ساڵ گرنتی لەگەڵە ئێتخوا ئەمە لەکوێ کارەباکەی سعدی ئەحمەد پیرە لەکوێ توخوا ئەم ئازادیە لەکوێ و ژیان لە لای پارتی چ قیمەتێکی هەیە توخوا وەکو کرم ناژی تۆ لە ژێر سێبەری پارتیە توخوا تۆ وەکو ئینسان ماوی لە ژێر سێبەری لاهوری ژێر جەنگیە توخوا چێ تەوجیهت کە ئەو هاتی و مچانش شێخ جەنگی و جەلال تاڵەبانی و ئەوانە توخوا سەیری ئەو کۆتر باز و هەتی و باز و قەلباز و ئەمانە وەرە تەوجیهی مجتەماعی بکەن ئەو هەموو مسەقەفەیتیا لە کوردستان توخوا تەوجیهی شارێ بکەن وەکو سلێمانی هێناویانەتەوە ئاخر دەرەجە بەخوا لە زمانی بابانەکان لە ئێستا پێشکەوتوتر بوو کاکە خەڵک کەرامەتی نەماوە ئێوە ئەتانەوێت چاکیش ببێ هەروە بە فیکەیەک چاک ببێ یەکەم ئیرادەتان ئازادی ئیرادەی خۆتان بێنەوە دەستی خۆتان هەرێکە لە حاستی خۆیان الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم ئیرادەی خۆت ساحەبی بە بڵێ خوایە بینی خۆم و خۆت ئەوە وعدم دا فلن أكون ظهيرا للمجرمين وەکو سەیدنا موسا بڕیاری لەسەرەوەدا ئەوە من نابم بە پشتیوانی ئەم تاغوت و زاڵم و مجرمان ئاوە کۆتایی پێدێ 61,000 کەسی ئیخوان لە ژوورەوە لە زیندان 61,000 کەس ئەوانەی کە مهددن بەوەی کە ڕۆحیان دەرچێ و بمرن بەبێ دەرمان یەکیان 85 ساڵە فەیومی کە نائیبی مرشد عامە یەکیان 84 ساڵە سییانیان 79 ساڵن اینجا 74 ساڵ اینجا ئەوانی تر 257 مردوون بەبێ دەرمان هەر لەم قیادە پیرانە ئێخۆمان ناتوانەوە مساوی کە یەکگرت و کۆمەڵ کردوێتی ئەوانیش بیکەن
سیسی بە مەمنونیان هێنێتەوە دەرەوە بەس ئەی بۆ ئەو مساومەیە ناکەن 80 ساڵیش لەو مەعاناتەیە ژین جیل لە دوای جیل و لێشان شەهید دەبێت خۆوانە غەشیم نین خۆوانە خوێنی خۆیان خۆشەوێ ژیانی خۆشیان و کەرامەتی مناڵەکانیشانەوێ بەڵام ئەزانن گۆڕانکاری لەو مجتەمەعەیە ئاوا دروست نابێ تۆ تاغوت هەر تاغوتێ بێ و حکم بکە ئەو بڕواوەی تر بێ حکم بکە هەر ئەبێ پیاوێکی ڕاشد بە سیستمێکی ڕاشیدە بێتە پێشەوە حکوممان بکە لەبەرەوە کە تۆ بتێ و گۆڕانکاریەکە ڕووبدا برا ئەو کاتێکی ئینسانیەتەکەی خۆتان کە زەوت کرا وەرەگرنەوە ئیرادەی خۆتانەوێ هیوادارم ئەو کاتە لەو جەنگەڵستان ڕزگارتان بێ بەخوا جێی بەزەییشن بەخوا ئێستا ئەو گەنجە بێ ساحەبە داماوەی هاتووە بە 100 کەند و کۆسپا گەیشتۆتە ئیتالیا و چاوەڕێکە ئیقامەی بدەنێ لەوێ بەو مەعانات و فەقیرێتیش کە ئەژی ئەوانەی لە کاڵاس ئەژیان لە فەڕەنسا کە حیاتێکی داماوانەی لە ئەفریقایی داماوتر ئەژیان لەوێ بەخوا قەسەم ئەوان باشتر و ئازادتر و ڕێک و پێکتر ئەژین وەک لەوانی کە لە کوردستان لە باشووری کوردستان ئەژین ئازادی خۆتان وەرگرنەوە بۆی بزانن ببن بە هێزێک بتوانن ئەو تاغوتانە لابن هەموو ئومێدی ئێوان نەخسە سەر دیموکراسی هەلە کە سەمان بەو خەڵکە نەکرد بۆ مافی مرۆڤ بۆ قانون بۆ ئینتیخابات ئینتیخاباتەکە بە چەقەنەیەک ئاوایەکیان کرد وڵا جیازی کۆریمان بۆت ڕازی بوون بە هی کۆری تەزویری کۆریشمان بینی دوای قسەکەی مەلا بەختیار بوو بە تەطبیقی عەمەلی پارتی ڕەغمە ئەنفی ئێوە بە کوێرایی چاوی ئێوەش و ئێرانەکەشتان کاکە من خۆم حاکمی ئەوەڵ و ئەخیر خۆمە پارتی بوو حاکمی ئەوەڵ و ئەخیریان نا یەکێتی توانێت چی بکە بەرامبەری ئەوە هەوڵی ژەدا احتیوای گۆڕانیش بکەوتەوە ئیسلامیەکانیش خستە کەنارەوە ئەو بێن و دەستنوێژ بشۆ بەڵام بڕۆ تۆبەیە بکە لەسەری ئیرادەتان پێویستە حۆڕ بن پێویستە هەست بەوە بکەیت کە تۆ جزئێک نی لەم دەسەڵاتە هەر کاتێک کە ئەوەندە نزیک بوویتەوە لەو دەسەڵاتە ئەو بزانە خۆت دۆڕاندووە گۆڕانکاری بە تۆ ناکرێت گۆڕانکاری کاتێکەکرێت کە تۆ بزانی ئەچەوسێنرێیتەوە بەڵام قبولتە لە مادام لەسەر ئازادی خۆ دەچەوسێنریت میلەتێکیش ئازاد نەبوو شتی پێبینا ناکرێت